دا لەگەڵ ئێمەدا بەشداری دەستپێک ئەمێت ئەوە بپرسم کە هەبوونی خوێن لە پیساییدا نیشانەکانی چین بۆچی دەگەڕێتەوە؟ سلااو لە بەڕێستان و بەیانی بەڕێستان و بینەرانی ناڵتی باش. ئەمڕۆ تەوەرێکی هەستیار باز دەکەین ئەویش بوونی خوێنە لەگەڵ پیسایی یاخود بەربوونی خوێنە لە دەرچەی کۆم. لە زانستی پزیشکیدا هەر کاتێک خوێن بیندرا لە هەر دەرچەیەک چ دەرچەی پیسایی بێت یاخود دەرچەی میز بێت یاخود لە ڕێی دەم و یاخود لووت بێت، ئێمە بەرەچوونی جدی بۆ دەکەین بۆ هەر خوێن بەربوونێک. بابینەوە سەر بابەتەکەی خۆمان بوونی خوێن لەگەڵ پیسایی کە بەداخەوە ئێستا زۆر بووە ئەم حاڵەتە بە تایبەتی لە ناو چینی گەنجاندا جاران ئەم نەخۆشە لە ناو بەتەمەنەکان زۆر بوو. ئێستا بەداخەوە بوونی خوێن لەگەڵ پیسایی لەگەڵ زۆربەی ئەو گەنجاندا هەیە کە تەمەنیان لە نێوان 20 بۆ 30 ساڵە. ئیتر ئەم بوونی خوێنە دەتوانین بڵێین لە سادەترین هۆکارەوە دەست پێدەکات بۆ با بڵێم خەتەرترین یاخود ترسناکترین هۆکار کە هۆکارەکە لەوانەیە مایەسیری بێت یاخود هۆکارەکە لەوانەیە شێرپەنجە بێت. بۆیە بوونی هەر خوێن بەربوونێک ئێمە بەرەچوونی جدی بۆ دەکەین و پشکنی تایبەتی بۆ دەکەین. ئەم خوێنە ئەگەر لەگەڵ پیسایی دێت ڕەنگەکەی بۆ ئێمە گرنگی خۆی هەیە، ڕێژەی خوێنەکە بۆ ئێمە گرنگی خۆی هەیە، بۆیە لەگەڵ هەر خوێن بەربوونێک ئێمە بەرەچوونی جدی خۆمان دەکەین. بەڵێ دکتۆر لە قسەکانتە ئەماژە بۆ کرد کە دەکرێت ئەوانەی کە تەمەنیان گەنجە یاخود تەمەنیان کەمە خوێن لە پیسایی دەبوونی هەبێت. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە زۆر لە نەخۆشیەکان یاخود هۆکارەکان ئەگەڕینەوە بۆی ئەو تەمەنانەی کە لە هەڵکشاندان یاخود تەمەنیان بەرەو سەرەوەیە. ئەمایان بۆچی جیاوازە لەوانی تر؟ هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە گەنجان زیاتر توش دەبن؟ بەڵێ پرسیارێکی بەجێیە. وەکو باسمان کرد دەتوانین بڵێن سادەترین هۆکار یاخود هۆکارێکی سەلامەتی ئەم خوێن بەربوونە لەوانەیە مایەسیری بێت و گەنجانی زۆریش ئێستا تووشی مایەسیری دەبێن کە دەبێتە هۆکاری خوێن بەربوون. تاوان هۆکارەکەی قەبزیە، هۆکاری سەرەکی و ئاخری ئەم مایەسیری یاخود ئەو خوێن بەربوونە قەبزیە یاخود ئەو ناڕێکی خواردنی کە ئێستامان هەیە، خواردنی فاسفود و چەور و ئەمانەی کە کەمتر سەوزە و میوە و ئەو خواردنەوەشتیوایی لەگەڵە، ئیتر دەبێتە هۆکاری قەبز و یاخود ئەوانەی کە زۆر دادەنیژن حرەکەیان یاخود جوڵیان کەمترە دەبێتە قەبزی. ئەم قەبزیەش بە تێپەڕبوونی کات چەند ساڵێک ئەم قەبزەی لەگەڵە خۆی چارەسەر نەکردووە یاخود لایفستایلی خۆی نەگۆڕیوە، ئیتر دەبێتە مایەسیری. هەر کاتێک مایەسیرەکانیش دەچێتە قۆناغی دۆم و سێمەوە سەری مایەسیرەکان دەتەقێت، ئەم خوێن بەربوونە ڕوودەدات. دەتوانین بڵێم هۆکارەکان ئێستا لە گەنجاندا زیاتر مایەسیری یاخود شەقبوونی کۆمە. بۆیە بەڵام بوونی هەر خوێن بەربوونێک لە دەرچەی کۆم دەبێت بە جدی پشکنینی بۆ بکرێت، چونکە خوانە خواستە یەکێ لە هۆکارەکانیش دەتوانین بڵێن شێرپەنجەیە. ڕاستە هۆکاری تریش هەیە لە نێوان هۆکاری سەلامەت کە مایەسیری لەگەڵ هۆکاری خەتەرناک کە شێرپەنجەیە. لە ناو ئەو هۆکارانشدا بۆ نمونە ئیلتیهابی ناوکۆم، ناوقۆڵۆن ئەمانە هەیە، بە تایبەتی ئەوانەی کە فترەیەکی زۆر یا ماوەیەکی زۆر ئیسهال و سوکچوونن دوایی لەگەڵ سوکچوونەکە خوێن دەبینن. ئێمە هۆکارەکەی دەگەڕینەوە بۆ ئیلتیهابات و تەقەڕوحات و برینداربوونی قۆڵۆن. بۆیە شەر نییە و کەسی کە خوێن ببینێت نەخۆشیەکەی شێرپەنجە بە دیار هەر نەخۆشیێکی خەتەرناک بێت خۆت بڵێن مایەسیریە، بۆیە دەیە بەرەچوونی بۆ بکرێت. لە بیرمان نەچێت بوونی خوێن لە دەرچەی کۆم دەبێتە سەرچاوی قەلەق و تەوەتر و دڵەڕاوکەی کەسەکە. کاتێک نەخۆش یان کەسی ئاسایی خوێن دەبینێت دەچێتە سەر ئاو، لە کاتی خۆخاوێنکردنەوە دەبینێت خوێن هەیە لەسەر ئەو پەڕۆی کە یان ئەو کرێنسکەی خۆی پێخاوێن دەکاتەوە، سەرچاوێکی قەلەقی بۆ دروست دەکات. ئێمە دەڵێن با قەلەق نەبێت، بەڵام ئەگەرم هۆکارە بەردەوام بوو یاخود ئەم خوێن بەربوونە بەردەوام بوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری بکات بۆ بەرەچوونی هۆکارەکەی. بەڵێ ئێمە باسمان لەوە کرد کە گەنجان زیاتر توش دەبن. ئەی دەکرێت منداڵێک تووشی هەبوونی خوێن لە پیسایی دابێت؟ ئایا منداڵەکەش هەمان ئەو هۆکارانن کە بۆ گەنجانە خو بۆ تەمەنەکانی تردا هەیە؟ دەکرێت منداڵێک تەمەنێکی کەمی هەبێت و لە هەمان کاتدا تووشیش بێت؟ بەڵێ وەکو باسمان کرد تەمەن
دیاریکردنی تەمەن دەتوانین لە ڕێگەی دیاریکردنی تەمەنەوە هۆکاری خوێنبەربوونەکەش دیاری بکەین. ئەوانەی کە تەمەنیان منداڵە هۆکارەکەی شتێکی تر، ئەوانەی کە تەمەنیان گەنجە هۆکارەکەی شتێکی ترە، ئەوانەی کاتەوانی منداڵن هۆکارەکەی چییە؟ بیل لە هۆکاری تر دەکەینەوە بەڕاستی. بەڵێ منداڵانیش بە دوور بەڵێ منداڵانیش بە دوور نین لە بوونی خوێن لەگەڵ پیسایی، بۆیە زۆربەی جار دەیگەڕینەوە یەکەم بۆ ئیلتیهاباتی ڕیخۆڵەکانیان کە زۆرجار منداڵ تووشی ئیلتیهاباتی ڕیخۆڵەکانیان دەبێن بەهۆی ئەوەی کە مەناعە و بەرگری لەشیان بەو جۆرە بەهێز نییە، دەبێتە هۆی سەرچاوی خوێنبەربوون. هۆکارێکی تریش لە منداڵاندا بۆ نمونە شەقبوونی لێواری کۆمە لەگەڵ قەبزی، شەقبوونی لێواری کۆمەکەی کە لە هۆکارەکانی تریش ناڕێکی لە بۆرێ خوێنەکانی ناو ڕیخۆڵیان کە ویش هۆکارێکی زگماکە هەنجار هۆکار دروزە بێت. وەکو باسمان کرد یەکەم هۆکار لە منداڵاندا بوونی ئیلتیهاباتێکی زۆرە لە ناو ڕێڕەوی ڕیخۆڵەکانیان یاخود شەقبوونی کۆمە. کەمتر نەخۆشی مەترسی دارمان هەیە لە منداڵان. بەڵێ کاتە دەکرێت بڵێن هەر خوێنێک لە پیساییدا بوونی هەبێت ئەوە جێگای مەترسیە؟ ناکرێ بڵین هەر جارێک کە تۆ خوێنت بینی یاخود کەسەکە خوێنی بینی سەرچاوی بوونی نەخۆشی مەترسیدارە بەڕاستی. بەڵام لە زانستی پزیشکی هەر کاتێک خوێن بیندرا لە هەر دەرچەیەکی جەستە پێی دەڵێن ڕێد فلاگ یاخود نیشانەی خەتەرناک بەڕاستی بەرەچوونی جدی بۆ دەکرێت. وەکو وتمان لەوانەیە خوێنبەربوونەکە هۆکارێکی سادە بێ مایەسیری بێ و لەوانەشە خوێنبەربوونەکە شێرپەنجە بێ بەڕاستی، بۆیە ناکرێ هەروە بە سانایی و بە سادەیی بەڕاستی نەخۆشەکە بەجێ بڵێن ئەگەر بۆ نمونە ئەو خوێنبەربوونە کاتێکی زۆری پێچوو بۆیە دەبێت بەرەچوونی جدی بۆ بکرێت هەتا دڵنیابی لە نەخۆشی کوشندە و یاخود نەخۆشی خەتەرناک وەکو شێرپەنجە بەتایبەتی ئەو خانەوادانی یاخودە و خێزانانی کە ناو بنەماڵەکان شێرپەنجە باوە لە تەمەنی گەنجیدا تووشی شێرپەنجەی کۆڵۆن و قۆڵۆن و ئەم شتانە دەبن، بۆیە کە لە ناو زۆربەی ئەندامانی خێزانیان خوێن دەبینن لەگەڵ پیساییان پێویستە پشکنینیان بۆ بکرێت، ئەویش لە ڕێگای ئەنجامدانی نازۆری قۆڵۆن و تیشک و سۆنر و ئەم شتانە بۆی زووتر ڕێگر بین لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. کەواتە هەبوونی شێرپەنجەی کۆم و هەروەها شێرپەنجەی قۆڵۆنی هەردووکیان بە هۆکاری وەکو سەرەکیدا دەندرێت بۆ هەبوونی خوێن لە پیساییدا؟ بەڵێ دەتوانین ئەوانەی کە لە سەروی تەمەنی 40 ساڵی یاخود لە سەروی تەمەنی 50 ساڵی هەر کاتێک لە پیساییاندا خوێن هەبوو یەکسەر یەکێ لە هۆکارەکانیان خوێنبەربوونە شێرپەنجەیە بەڕاستی توانین یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی دابنین، بۆیە بەرەچوون و پشکنی جدیان بۆ دەکەین لە ڕێگەی پشکنی دەرچەی کۆمیان لە ڕێگەی ئەنجامدانی نازۆری قۆڵۆن و یاخود نازۆری قۆڵۆنی مایدەشان بۆ دەکەیت، چونکە هەندێک هەیە سەرچاوی خوێنبەربوونەکە لە بیرمان نەچێت لە بەشی سەرەوەی کۆئەندامی هەرسە بەتایبەتی لە مایدە و ڕیخۆڵەی دوانزەگرێ بەتایبەتی ئەوانەی کە خوێنبەربوونەکە زۆرە چۆن دەڵێ بە خوڕە لە خوارەوە دێت، بۆیە شک دەکەین خوێنبەربوونەکە لە ئەنجامی تەقینی برینێک بێ ناو مایدا یاخود لە ناو دوانزەگرێ، بۆیە ناکرێ ئەم بابەتەڕوا بە سانایی بەجێبێڵین، بۆیە دەبێت بە پشکنین و بەرەچوونی جدی بۆ بکرێت. بەڵێ ئەمێ باس لەو خوێنە بکەین کە لە پیساییدا بوونی هەیە بەتایبەت ڕەنگی خوێنەکە چۆنە ڕەنگەکەی بۆ منە گەشتر بێ یاخود گۆڕانکاری بەسەردا بێت، کامیان زیاتر جێگەی مەترسیە، کامیان زیاتر ئەبێت ئەو هاوڵاتیە یاخود ئەو نەخۆشەیەک سەر سەردانی پزیشک بکات؟ بەڵێ ئێمە یەکەم جار کە نەخۆشەکە دێتە لامان گلەیی دەکات یاخود شەکوا و گازندەی ئەوەی هەیە کە خوێنی بینیوە لەگەڵ پیسایی، ئەم پرسیارە بۆ ئێمە زۆر گرنگە، دەست دەچینە ناو تەفسیل و وردەکاری ئەم خوێنەوە لەگەڵ نەخۆشەکە. ئایا ئەم خوێنەی کە بینیوێتی چەند لۆپەیەکە لە پێش پیسایەکەیە لەگەڵ پیسایەکە دێت یاخود لە دوای پیسایەکە دێت خوێنەکە و ڕەنگی خوێنەکە چۆنە یاخود بڕی خوێنەکە کەمە زۆرە مامناوەندە، ئەوانە هەموو بۆ ئێمە دەتوانین بڵین کلیلی باشن بۆیە بگەینە نەتیجەیەک یاخود بوونی ئازار لەگەڵ خوێنبەربوونەکە ئەوەش بۆ ئێمە گرنگە. با بینەوە سەر با بڵێم مەسەلەی ڕەنگەکە ئەوانەی کە گرفتی دەرچەی کۆمیان هەیە یاخود مایەسیری و شەقبوونی کۆمیان هەیە زۆربەی جار ڕەنگی خوێنەکە سوودێکی ئاڵی گەشە لەگەڵ پیسایی یاخود دوای پیسایی چەند قەترێک یاخود چەند لۆپەیەک دەبینێن کە یەکسەر گومانمان بەوە دەچێت کە نەخۆشەکە باسی ئەوەی دەکات
باسی ئەوە دەکات کە ڕەنگی خوێنەکە سوورە ئاڵە یاخود گۆڕانکاری بەسەردا نەهاتە خوێنێکی فرێش و تازەیە لەگەڵ پیسایی یاخود لە دوای پیسایی خوێنەکە هەموو جار دەبینێت لە کاتای ئاساییدا نایبینێت ئێستا گومانمان دەچێت بۆ ئەم نەخۆشیێکی با بڵێم سەلامەتە یاخود مایەسیریە یاخود برینداربوونی دەرچەی کۆمە بەڵام ئەگەر ڕەنگی خوێنەکە ڕەش بوو وەکو قیر ڕەش بوو یاخود مارۆنێکی تۆغ بوو یاخود وەکو چۆن دەڵک و پارچە جگەر و پارچە جەرگ ئەو خوێنەی دانا لەگەڵ پیسایەکە یاخود لە دوای پیسایی یەکسەر گومانمان دەچێت بەڕاستی بۆ کە ئەم خوێن بەربوونە یاخود ئەو نەزیفە لە بەشی سەرەوەی کۆندامی هەرسە بۆ نمونە لە بەشی سەرەوەی ڕیخۆڵی دوانزەگرێ یاخود لە ناو مەعیدە بێت یاخود بۆرێکی خوێن کراوەتەوە لە ناو ڕێڕەوی کۆندامی هەرس یاخود خوانە خواسا بوونی شێرپەنجەیە بۆیە ڕەنگی خوێنەکە بۆ ئێمە زۆر مهمە و ڕێژەی خوێنەکەش مهمە نەخۆشمان هەبووە ئەوەندە خوێنی بینیوە خوێنمان تێکردووە نەخۆشە بۆ ئەوەندە خوێنی بینیوە لە هۆش خۆی چووە فشاری خوێنی دابەزیوە بۆیە ناکرێ هەر کەسێک خوێنی بینی بە ئاسانی یاخود بە سانایی واز لەم هۆکارە بێنێت چونکە خوانە خواستا بەرە و حاڵی مەترسیدار و لەوەش خۆچوون یاخۆتە نەجات گیان ڕزای لێ دروست دەبێت بەڵێ تا چەند ڕۆژ واتە تا چەندێک مدەی چەندێک خوێن هەبێت لە پیساییدا ئاساییە بەڵام لە دوای ئێوە ئەبێت هاوڵاتی سەردانی پزیشک بکات تا چەندێک بە ئاسایی دادەندرێت و تا چەندێکیش بەردەوام بێت کێشەی نییە تەندروستە. بەڵێ هەر کاتێک نەخۆشەکە خوێنی بینی لەگەڵ پیسایی دەبێت ئەو بەروارە یاخود ئەو تاریخە تەجیلکە تۆمارکە لای خۆی چ ڕۆژێکە و چ کاتێکیش بووە بەڕاستی ئەم ڕۆژانە حساب بکات یەکەم جار کە خوێنەکە دەبینێت نەشڵەژێت قەلق نەبێت کاتەکە دیاری بکات هەوڵ بدات چۆن دەڵێ قەبزی خۆی نەهێڵێت بگەڕێتەوە بۆ مێژووی خۆی بۆ چەند ڕۆژێک پێشتر چ خواردنێکی قورسی خواردووە یاخود چ داو دەرمانێکی بەکارهێناوە واز بێنێت لەو داو دەرمانی یاخود ئەو خواردنە قورسەی کە خواردوویەتی سەوزە و میوە و ئاو زۆر بخواتەوە قەلق نەبێت ئەگەر سەیری کرد لەگەڵ باشکردنی ئەم هۆکارانە یاخود کەمبوونەوەی نەزیفەکە لە ماوەی کەمتر لە هەفتەیەک ئەم هۆکارانە باش کرد و نەزیف و خوێنبەربوونەکە نەمات دیارە گومان دەکەین نەخۆشیێکی سەلامەتە پێویست ناکات سەردانی پزیشکی پسپۆرکات بەڵام ئەگەر لەگەڵ چاکردنی ئەم هۆکارانە قەبزی خۆی باش کرد ئەو خواردنەی دوور خستەوە لە خۆی وەکو گۆشتی سوور و خواردنە فاسفودەکانەوەی ناو قوتودان دوای هەفتەیەکیش ئەم خوێنبەربوونە هەر بەردەوام بوو پێویستە بە پەلە سەردانی پزیشکی پسپۆرکات بۆ دڵنیایی زیاتر لە هۆکاری بوونی خوێنبەربوونەکە. بەڵێ دکتۆر باسی نازۆرمان بۆ بکەیت ئایا چۆن ئەنجام دەدرێت و بۆ کێش ئەنجامەدرێت هەروەها لە تەمەنی چەندیشەوە ئەتوانێت ئەو کەسە نازۆر بکات. بەڵێ بوونی خوێنبەربوون لە دەرچەی کۆم ئەگەر بۆ ماوەیەکی زۆر با بڵێم زۆری خایاند و چاک نەبووە لەگەڵ عیلاجە سەرەتایی و سادیەکان بەڕاستی یەکەم هەنگاو وەکو پشکنین ئەنجامدانی نازۆری قۆڵۆنە بەداخەوە ئەتوانین بڵێم ئێستا شێرپەنجەی قۆڵۆن زۆر بووە هیچ عیلاقە و پەیوەندی بە تەمەنەوە نەماوە بەڕاستی جاران دەمانگوت ئەوانەی تەمەنێ نەسەری 50 ساڵە زیاتر معارەزن یاخود تووشی شێرپەنجەی قۆڵۆن دەمن بەداخەوە ئێستا لە ناو گەنجەکانیشدا شێرپەنجەی قۆڵۆن هەیە بۆیە ناکرێت هەر خوێنبەربوونێک هەبێت لە دەرچەی کۆم بڵین ئەوە مایەسیریە و پێویست بە هیچ پشکنێک ناکات بە تایبەتی ئەوانەی ناو یەک خانەوادە گرفتی یاخود بڵێن بۆ ماوەیان هەیە لە شێرپەنجە ئەوانە دەتوانین بڵێم زیاتر معارەزن بۆ بوونی شێرپەنجەی قۆڵۆن بۆیە یەکەم پشکنین کە پشتی پێ دەبەستین نازۆری قۆڵۆنە ئەم نازۆری قۆڵۆنە کە دەتوانین بڵێن دوو جۆر نازۆر هەیە نازۆری کورتمان هەیە لەگەڵ نازۆری درێژ ئەو کاتە پزیشکەکە دیاری دەکات کام نازۆرە ئەنجامدان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە نازۆری درێژەکە ئەنجام دەدەین ئەوەی کە پێدەڵێن کۆلۆنۆسکۆپی بەڕاستی کە درێژی ئەو وارەی کە دەچێتە ناو کۆمەوە توانین بڵێم لە بینی 50 سانتیم تا مەترێک دەبێت بۆی بە تەواوەتی ڕێڕەوی قۆڵۆن و دەرچەی کۆم و ئەوانە هەمووی دڵنیا بین لە بوونی شێرپەنجە گرێت تەقەڕوحات هەر برینداربوونێک کە هۆکاری سەرەکی خەتەرناکی ئەم نەزیفەیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە زۆربەی
با بڵێم نەخۆشخانە حکومیەکان هەیە ئەم نازۆرە. نەخۆشەکە تۆزێک چۆن دڵی دەخەوێنرێت گێژ دەکرێت دەرزێکی خەوی لێ دەدرێت. ئەنجامدانی کردارەکە دەتوانین بڵێم لە بینی 10 دقیقا تا نزیکەی نیو کاتژمێر دەخایەنێت لە ڕێگەی ئەم نازۆڕەوە کە کامێرەی پێوەی سەری دەرچەی و ناو کۆم و ناو قۆڵۆن دەکرێت بۆ دڵنیابوون لە هۆکاری سەرەکی وەکو شێرپەنجە و برینداربوون و گرێ و خوێنبەربوون لە ناو دەرچێ قۆڵۆنەوانە. بەڵێ هەردوو نازۆڕەکەی کە ئاماژە و پێکرد ئایا هەردووکیان بۆ هەر تەمەنێکدا بەکاردەهێنرێت لە تەمەنی چەندەوە گونجاوە نازۆڕی بۆ ئەنجامدرێت یاخود کێشە نیە تەمەن پەیوەندی پێوەی نییە؟ بەڵێ ئەوانەی کە تەمەنیان سەروی 50 ساڵە یاخود سەروی 40 ساڵە یەکسەر بیر دەکەینەوە نازۆری درێژەکە ئەوەی ئەتوان بڵێم درێژی وایارەکە درێژترە کە لە سەروی 50 سانتیمە تا مەترێک دەڕوات ئەم وایارە دەست بۆ ئەوەی دڵنیابین لە ڕێڕەوی قۆڵۆنیش کە ئەو کەسانی کە سەروی 50 ساڵن زیاتر معارەزم بۆ شێرپەنجەی قۆڵۆن. بەڵام ئەوانەی کە گەنجن کەمتر نازۆری درێژەکەیان بۆ دەکەن نازۆری کورتیان بۆ دەکرێت وەکو سپێ دەڵێن سیگمۆیدۆسکۆپی تەنها سێری دەرچەی کۆم و ناوڕێکە و قۆڵۆنی خوارەوە دەکرێت بۆ دڵنیابوون لە هۆکاری خوێنبەربوونەکە. بەڵام وا باشترە ئەگە خوێنبەربوونەکە درێژەی کێشە بەردەوام بوو ئێمە نازۆری درێژەکە بکەین بۆ دڵنیابوون لە گرفتی ناو قۆڵۆنیش وەکو شێرپەنجە و برینداربوون و ئیلتیهاباتی مزمین. بەڵێ کەواتە پلەی گەرما تا چەند بەرزبوونەی پلەی گەرما پەیوەندی هەیە بە هەبوونی خوێن لە پیساییدا دەکرێت تا چەند پلەکانی گەرما بەرز بێتەوە ئەو تاکە زیاتر تووشی ئەم گرفتە ببێت؟ وەکو باسمان کرد هۆکارەکان زۆرن لە نێوان مایەسیری بۆ شێرپەنجە لە نێوان ئەم دوو هۆکارەدا هۆکاری تریشمانەیە یەکە لە هۆکارە باوەکان ئیلتیهابات و ئەستوربوونی قۆڵۆنە لە ڕێگەی بەکتریاوە لە ڕێگەی بەکتریا و ڤایرۆس و خواردنی پیس و تەسەمم و ئەم شتانەوە بۆیە هەندێک جار کە نەخۆشەکانمان خوێن دەبینن لەگەڵ پیسایی لە هەمان کاتدا بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشیان هەیە یەکسەر گومان دەکەین ئەمە هۆکارەکە هۆکارێکی تەسەمم بێت یاخود هۆکارێکی ئیلتیهابی قۆڵۆن بێت لە ڕێگەی بەکتریا و ڤایرۆسەوە یاخود ئەوانەی کە ئیلتیهاباتی مزمونی قۆڵۆنیان هەیە کە پێ دەڵێن تەقەڕەحاتی قۆڵۆن یاخود ئەڵسەرێتیڤ کۆلایتیس ئەوانیش هەندێک جار تایان لەگەڵا بەڵام لەگەڵ خوێنبەربوونەکە بەردەوام ئازاری سوکچوونیان هەیە ئیسهالیان هەیە بۆیە زۆر شکمان دەچێت بۆ ئەوانەی کە تایان هەیە ئازاری سکیان هەیە بە بەردەوامی لەگەڵ خوێنبەربوون شک دەکەین ئەوانە ئیلتیهاباتی قۆڵۆنیان هەبێت چ لە ڕێگەی بەکتریا یان لە ڕێگەی ڤایرۆسەوە کە تووشی ئەم ئیلتیهاباتە بوون هەوکرد نەبوون. بەڵێ کەم تا زۆر گەویستی ئەو دەبین کە دەوترێت من تووشی قۆڵۆن بووم یاخود شێرپەنجەی قۆڵۆنم هەیە ئەوە لە هەمان کەدا کێشم زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە زۆر دابەزیوە ئەی ئەمانە پەیوەندیان بێکەوە هەیە لە هەمان کاتدا کێش پەیوەندی بۆ هەیە تاکێک زووتر چاک بێتەوە یاخود درەنگتر لەم گرفتە و هەبوونی خوێن لە پیساییدا؟ بەڵێ پرسیارێکی بەجێیە بوونی خوێن لە ڕێگەی دەرچەی کۆم بە بەردەوامی و بەستنەوەی لەگەڵ دوو نیشانەی تر کەم خوێنی لەگەڵ دابەزاندنی کێش یاخود کەمبوونی کێشی لەش یەکسەر گومانمان دەچێت بۆ نەخۆشی شێرپەنجە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان سەروی 40 ساڵ یاخود 50 ساڵە خوێنبەربوونی بەردەوامی هەیە کەم خوێنی هەیە لە هەمان کاتدا کێش یاخود وەزنی جەستەی دابەزیوە بۆ نمونە نەخۆشەکە پێمان دەڵێت دکتۆر لە ماوەی 3 مانگ زیاتر لە 10 کیلۆم دابەزاندووە زیاتر لە 10 کیلۆ کەمم کردو بەبێ هیچ هۆکارێک بەبێ ئەوەی کە خواردنی خۆم کەم کرد بێتەوە بەبێ ئەوەی کە ڕجێم کەم ئەمن کێشم دابەزیوە سەیری دەکەین نەخۆشەکەمان کەم خوێنە ڕەنگی زەردە کە دەچینێ ناو وردەکاری پرسیاری لێ دەکەین دەڵێ من بەڵێ لەگەڵ پیسایەکەم خوێن دەبینم بەردەوام یان خوێنبەربوونەکەم هەنەجار ڕەشە بۆیە یەکسەر شک دەکەین بۆ نەخۆشی ترسناک یەکسەر پەنا دەبینە بەر ئەنجامدانی نازۆری قۆڵۆن و پشکنین بەڵێ دابەزاندنی کێش بە بەردەوامی لەگەڵ بوونی خوێن دوو هۆکاری گرنگن بۆ بوونی شێرپەنجە. بەڵێ لەگەڵ ئەوەی کە
خوێن لە پیساییدا بوونی هەیە لەو نەخۆشەدا دەکرێت ئازاریشی لەگەڵدا بێت ئەی ئەگەر هەیە ئازارەکە هۆکارەکەی سەرەکی چییە یاخود ئەو تاکی کە ئازاری نییە ئەمان بۆچی ئەم جیاوازێ هەیە لە نەخۆشەکەدا. بەڵێ بوونی ئازاریش لەگەڵ خوێنبەربوون ئەویش گرنگە بۆ ئێمەی پزیشک کە بگەینە دەرچەیەک بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە بۆ نمونە نەخۆشەکان کە گلەی یاخود گازندەی ئەوە دەکەن هەر کاتێک دەستنە سەر ئاو پیسایی دەکەن لەگەڵ خوێنبەربوونەکە ئازارێک و ناڕەحەتێکی زۆریان هەیە لە دەرچەی کۆمیان کە جارێکی تر ترسی ئەوان هەیە بستنەوە سەر ئاو بۆ پیساییکردن لە ترسی ئەم ژانە زۆر یاخود ئەو ئازارە زۆرە. یەکسەر ئێمە گومان دەکەین ئەم نەخۆشە زیاتر شەخبوونی کۆمی هەیە برینداربوونی کۆمی هەیە چونکە ئەوانەی کەمایەسیریان هەیە تەنها خوێن دەبینن چەند لۆپەیەک لەگەڵ پیساییان دوای پیسای کەمتر ئازاریان لەگەڵە کەمتر ئازا و ناڕەحەتیان لەگەڵە بەڵام ئەوانەی کە ئازار و ناڕەحەتیان زۆرە لەگەڵ پیساییکردن ئەوانە کەمتر مایەسیرین دەتوانن بڵێم تەقین یاخود شەخبوونی دەرچەی کۆمە یاخود هەندێک جار بوونی التیاباتێکی زۆرە لە دەرچەی کۆم یاخود خوانە خواسا بوونی شێرپەنجەیە. بەڵێ لە هەمان کاتدا گەربێت و ئەو تاکە تەمەنی زۆر لە سەرەوە بێت و نەخۆشە درێژخانەکانیشان هەبێت ئەمە گرفت بۆ چارەسەر دروست دەکات؟ بە دڵنیایی ئەوانەی کە تەمەنیان زۆرە یاخود نەخۆشیێکی تریان لەگەڵا وەکو نەخۆشی دڵ و شەکرە یاخود فشاری خوێن یاخود ئەوانەی نەخۆشی گورچی لە سیسبوونی گورچیلەکان یاخود سیسبوونی جگەر و جەرگیان هەیە بەڵێ گرفت بۆ ئێمە دروست دەکات بۆ نمونە زۆربەی ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە لەسەر حەبی ئەسپرین و خوێن شلبوونەوەن ئەم بەرداوام بەکارهێنانی حەبی ئەسپرین و ڤۆڵتارین و پرۆفین و ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمەکانیان هەیە بە بەردەوامی حەبە قورسەکانی وەکو ڤۆڵتارین و پرۆفین و ستیرۆیدەکان بەکاردێن بەڕاستی ئەم دا و دەرمانش کە بە شێوەیەکی بەردەوام و زۆر بەکاری دێنن بە دڵنیایی گرفت دروست دەکەن بۆ ئێمەش دەبنە سەرچاوی خوێن و نەزیڤبوون لە دەرچەی کۆم یاخود لە ناو تەواوی ڕێڕەوی کۆندامی هەرس بۆیە ئەو کەسانەی سیر دەکەن کە نەخۆشی دڵیان هەیە یاخود لێدانی ناڕێکی دڵیان هەیە حەبی وارفارین بەکاردێنن ئەم حەبی وارفارینەش هۆکارێک بۆ ئەوە بەکارێت کە چۆن دڵی دەمارە خوێنەکان نەگیرێت تووشی جەڵدە و کارەساتی نەخوازراو نەبێت لە هەمان کاتدا ئەم حەبی وارفارینە دەبێتە سەرچاوی نەزیڤبوون بۆیە بۆ ئێمە زۆر گرنگە پرسیار لەسەر ڕابردی نەخۆشەکە بکەین چ عیلاج بەکاردێنێت چ نەخۆشیێکی هەیە بۆی ئێمەش بە ئاسانی بتوانین نەخۆشەکەی بۆ ڕاستکەینەوە بە هاوکاری یا هەماهەنگی لەگەڵ پزیشکی پسپۆڕی هەناوی خۆی کە پێی بڵێن ئەمە سەرچاوی نەزیڤبوونی خەتەرناک یاخود ترسناکی هەیە بە هۆکاری ئەو عیلاجانەی کە بەکاری دێنێت بۆ ئەنجامدانی ڕێکاری پێویست. بەڵێ. دکتۆر ئەحمەد مستەفا میراودەلی پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە لە تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵمان بەشدار بووی.